دۆستان ئازیزان خۆشحاڵین ئەم شەویش جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە پلاتفۆرمی فیلمسازان. ئازیزان ئەم شەو باس لە شرۆڤەی بابەتێکەکەین کە زۆر پێویستە بۆ فیلمسازی. یەکێکە لە بنەماکان، یەکێکە لە پێگە سەرەکیەکانی فیلمسازی. بەبێ ئەم چەمکە فیلمسازی ناتوانێت گەشە بەخۆی بدات، ناتوانێت پێشکەوێت، ناتوانێت بگاتە ئەو ئاستەی شان بەشانی فیلمە جیهانیەکان، فیلمی ئێمەش دۆزی ئێمەش بگا بە دنیا وەکو شوناس، وەکو توانای فیلمسازەکانمان. ئەم چەمکە چەمکی بە بازرگانیکردنی فیلمە. ئەلبەتە ساڵانێکی دوور و درێژ وەکو مێژووی بواری ئەدەب و شانۆی کوردی پێش فیلمسازی چێشمێکی زۆرمان هەبوو لەسەرەوەی کە شانۆکە پیشەسازیە، شانۆکە کاری پیشەسازی باش نییە، گەنگەشەی هزری بینەر ناکات. ئەمانە لە ڕێی ئەم دوو تەوەرەوە لە بواری پیشەسازی ئەدرا. هەمومان ئەو چەمکەی ترمان پێ باش بوو، چونکە پێویستمان بۆ بوو میلەت وشیارکەینەوە. بەڵام ئایا ئەوە توانی بواری شانۆ و بوارەکانی ترمان گەشەی پێ بدا و پێشکەوێ؟ ئەگەر لە سەردەمی پێش ڕاپڕینە گەشە و هۆڵەکان پڕ بوو بێت بۆ بینینی شانۆییەک، سەرەک گیرابێ بۆ کڕینی کتێبێک، بەڵام لە دوای ڕاپڕینەوە سینەما ئەو تیۆرەی شکان. سینەما ئەوەی پێوتین تا سینەما پشت بە بواری پیشەسازی نەبەستێت ناتوانێت دەربازی بێ لە بوون بە داردەستی لایەنەکان یاخو ئەو بوارانەی کە ئەیانەوێ بوارەکە بۆ خۆیان قۆرخکەن و بیکەن بە کەڕەنای بانگەوازی خۆیان. بۆ ئەم تەوەرە ئەم شەو هاوڕێیەکی ئازیزمان، دەرهێنەرێک، توانایەکی گەنجی تازە لەگەڵمانە، پێکەوە هەوڵ دەدەین شرۆڤەی ئەو بابەتە بکەین کە ئەو بەڕێزە یەکێکە لەوانەی کە ویستی ڕەچەشکێن بێت بۆی لە بواری بە پیشەسازیکردنی فیلم هەنگاوی یەکەم بنێت. نازانم پێشتر هەنگاوی تر نراوە، بەڵام هەنگاوەکەی ئەم جۆریەکەی جیاوازە. کاک بەختیار گیان یاخوا بەخێر بێ باندیەمە. ئەم کاتەوە باش، هەموو کاتێ باش قوربان. زۆر سپاس بۆ بەرنامەکە و سپاس بۆم دیدارە. زۆر خۆشحاڵ بووم لە چاوم پێوکەوت. چاوەکەمی خۆشحاڵین کاک بەختیار گیان. ئەلبەتە بەڕێستان یەکێکن لەو کەسانەی کە ویستان ڕچەشکێن بن بۆی بواری فیلمسازی کوردی بخەنە سەر سکەی بە پیشەسازیکردن. تاکو بۆ لە مەولە فیلمسازی کورد هەوڵدا پشت بە توانای خۆی پشت بە بودجەیە ببەستێت کە خۆیان پێیەکەن و هەوڵ دەین هەمومان یان ڕۆژێ لە ڕۆژان بەڕێستان یان کەسانێک ببنە خاوەنی کەمپانیایەک یا کەمپانیایەک دروست بێت ئیتر بایەخ بەم چەمکە بدا و فیلمسازی کورد پەچی نەکەوێ و فیلمەکان بەردەوام بن و سیناریۆکان تۆزیان لێ نەنیشێ و بێنە بوارەکە و بکەونە گەڕ و بینەر پیان ئاشنا بێت. کاک بەختیار گیان، لێرەوە من پرسیارێکە هەراستاکەم، بۆ بەڕێستان بیرتان لەوە کردەوە کە فیلم بە پیشەسازی بکەن؟ زۆر سپاس بۆم دیدارە. بەڕاستی نەک من هەر کەسێکی تر بێ ئەبێ سەرەتا بیر لەوە بکاتەوە کاتێک بەر لەوەی فیلمەکەی دروستکات لە تاوی دنیا و لە پرۆسێسی دروستکردنی فیلم هەروایە بەر لەوەی کە تۆ دەستکەی بەخوا ئامادەکردن بۆ فیلمەکە دەبێت بیر لە بڵاوکردنەوەکەی بکەیتەوە. بۆ بڵاوکردن زەحمەتترین شت بۆ ئێمەی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان لەبەری بەشێکین لە عێراق مەسەلەی بڵاوکردنەوەی فیلم قورسایەکی زۆری هەیە لەسەر ئێمە. بەڵام ئێمە ئەم چەند ساڵی پێشوو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و بگرە ئەو فیلمسازانی پێشووش کە چەند ساڵانی پێشوو فیلمیان دروست کرده بوو، چەند تەجربەیە کرابوو، چەند هەوڵێک گیرابوو، چەند فیلمێک دروست کرابووەرەوە بوو، زیاتر فیلمەکان دروستەکراوە لەناو فستیڤالەکانە پیشانەیرا و کەمتر فیلمەکانە چونە سەر شاشەی سینەماکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان.
وەمە بیرمان کردەوە دوای دامەزرانی و کۆمپانیات بیرمان لەوە کردەوە بەر لەوەی فیلم دروستکەین بیر لە بڵاوکردنەوەی بکەین و بڵاوکردنەوەکەش لە وڵاتی خۆمان و لە هەرێمی کوردستان و دەست پێ بکەین لە هەموو شارەکان ئەو شارانەی بە تایبەتی سینەمایانتیایە و باقی ئەو شارۆچکانش کە هۆڵی شانۆیان هەیە بتوانین لەوێ سکرینێکدا بنین و تەواوی ئەو خەڵکانی کە حەزیان لە تەماشاکردنی فیلمی کوردی هەیە ئاشنا بن بۆ فیلمانی بۆ تەجربانی کە ئێمە کردومانە یان ئەو برادرە و هاوڕیانەمان کە ئێستا خەریکن فیلم دروستەکەن و بڵاویەکەنەوە. بۆ جارێکی تر منەواڵم گرنگترین هەنگاو بۆ تۆ فیلمێک دروستکەی نتوانی بڵاویکەیتەوە وەکوای هیچ شتێکت نەکردویان خەڵکێک نەیبینێ بێ وەکوای هیچ شتێکت لە شوێنی خۆتەوە دروست نەکردبێ. مەسەلەی بە پیشەسازیکردنی فیلم گرنگترین شتە کە تۆ بتوانانی بە شێوازی ینی بۆکو پیشەسازیەک بیری لەبێت. بەڵێ کاک بەختیار کاک بەختیار نازانم کارەبا بچڕە ئینتەرنێتی بچڕە چونکە لە هەولێرە و لە ئوتێلێکا دانیشتووە بەپەلە دوای پرۆژەیەکی خۆی گەیانە ئەوێ و لە ئوتێلەکە و بۆی خۆی ئامادەکات بۆ ئەم بابەتە بۆ ئەم تەوەرە. ئیتر ئایا تەلەفۆنەکەی چارجی نەماوە یا ئینتەرنێت نەماوە یا هەر کێشەیەکی تر بێت دیارە ئەوەیە بەڵام هێشتاش لەسەر خەتە بەڵام تاریکە بەڵێ بەختیار خۆی هاتەوە. لە بەروی لە ئۆفیسی خۆم نیم و لە کار باسم کرد خەبەر نەبێ باسم کرد ناکەم لە بینەران و لە یۆگرانی بەڕێزی لە تۆش ئەگەر قسەکەم بیرما بێ باسی ئەومانە کرد کە هەنگاوی بە پیشەسازیکردنی فیلم لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازی هەیە. یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە باز بکرێ بە تایبەتی ئەو وڵاتانی کە نسبەتی دانیشتوانیان کەمە زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەو وڵاتانی کە نسبەتی دانیشتوانیان زۆرە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان نزیکەی 40 ملیۆن کەس بووینایە ئەمانتوانی من وەکو بەرهەمهێنێک ئەمتوانی هەموو ساڵێک نزیکەی 3 بۆ 4 فیلم بەرهەم بێن و بتوانم بە بینەرەکان یان بۆ خەڵکانی کە ئاچن بۆ سینەما و کە تەکتە بڕامانتوانی ساڵی 2 فیلم بەلایانی کەمەوە دروستکەین و تێچوێکی زۆریشی هەبێ ئاسان بۆ ئێمە کە بتوانین ئەم تێچوە بێنینەوە و تەواوی خەڵکیش تەماشای فیلمەکە بکات. بۆیە نسبەتی ینی ڕێژەی دانیشتوان ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ لە داهاتی فیلم. بۆیە ئەگەر تۆ تەماشا بکەی لە بۆکس ئۆفیس کاتێک کە فیلمێک بڵاوە بێت و یەکسەر تەماشاکەی هەفتەی یەکەمی لەو وڵاتانە بڵاوە بێتەوە کە زۆرترین ڕێژەی دانیشتوانیان هەیە و یەکسەر ئەزانی لە هەفتەی یەکەمە زۆرترین گەڕانەوەی پارەکە یەکسەر ئاشکرا کرێەوە زانی کە لە سەرتاسری جیهانە لە وڵاتە گەورەکانە چەندێکی پیان کردووە. بەنسبەت ئێمەش و بەنسبەت ئێمەی کوردەوە بە تایبەتی لە باشووری کوردستان نسبەتی دانیشتوانمان بەڕاستی نسبەتێکی کەمە و ناتوانرێت کە و بینەریشمان لە بەروی فیلممان پێشتر کەم بووە ناتوانین گەرنتی ئەوە بکەین کە بە بینەرەکانمان بڕی ئەو پارەی کە خەرج کراوە لە دروستکردنی فیلمەکە بگەڕێنینەوە. بۆیە ئەبێ بە هەر هەمومانەوە بە هەموو ئەو خەڵکانی کە چه فیلم سازان چه ئەوانەی کە بینەری فیلمن چه حکوومەت چاوانە کە هەوڵ بدەین تەشجیعی خەڵکین کە بچن بۆ ئەو فیلمە کوردیانی کە دروستە کرێ و کە کەرتی تایبەت دروستی کردەوە بتوانن پشگیریان بکەن و بەکڕینی بلیتێک ڕەنگە بێتەمای ئەوەی کە تۆ بتوانی بەردەوامی ئەم جمو جوڵە سینەمایە جمو جوڵە فیلمە بەردەوام بێت. بۆ ئێمە لە هەرێمی کوردستان چەند تەجربەیەکمان کرد ڕاستی چەند تەجربەیەکمان کرد توانیمان تا ڕادەیەک لە یەک دوو فیلمیانیان بتوانین بەشێکی تێچووەکە بگەڕێنینەوە بەردەوام بین لەسەرەوەی فیلمی دووەمیش دروست بکەین. بۆیە ینی هەنگاوی یەکەم بۆ دروستکە بۆ گەڕانەوەی ئەو پارەیە بۆ گەڕانەوەی ئەو تێچووی باجەتی فیلمەکە لە ئاخیرەوە دانیشتوان ئەو بینەرە و ئێمەش ئەو داتانی کە ئێستا لە بەردەستمانە زۆرترین بینەر لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان ناگاتە 100,000 بینەر لە سینەماکانە و پەردەی سینەماکانیش ئەو سینەمایانی کە تۆ لی نمایشەکەی بە تایبەتی لە هەموو وڵاتێک بەڕاستی بەشێکی پارەی تکتەکە ئەگەڕێتەوە بۆ خاوەنی پەردەکە و خاوەنی
سینەماکە. ئەگەر تکتێکی فیلم 10,000 دیناری عراقی بێت تقریبا نزیکەی 5,000 بۆ 6,000 دیناری ئەڕوات بۆ خاوەنی سینەماکە، خاوەنی پەردەی سینەماکە و تێچووی ڕیکلام و بڵاوکردنەوەی فیلمەکەت کە تێچوویەکی زۆرە، ینی نیوەی داهاتی فیلمەکەت ئەڕوا بۆ پەردەی سینەماکە و بۆ ڕیکلام و بۆ ئەدڤەرتایزینگ. بۆیە ئەمە ئەوەیتر نسبەتی بینەرەکەش کەم، ینی نسبەتی داهاتەکەت کەمترێکە کاتەوە. یعنی زۆر لە کاتێک ئەگەر 100,000 کەسیش تەماشای فیلمەکەت کە ڕەنگە تێچووی فیلمەکە تا ڕادێک ینی نچیتە زەرەرەوە، ڕەنگە بتوانانی ئەوەی کەس خەرجت کردو بتوانانی بیگەڕێنیتەوە و بۆ پارێژ جارێکی تر تۆ بتوانانی فیلم دروست بکەیت. بەڵام بۆ سەپۆرتی ئەم ئیشا بەڕاستی تەنها ئەوە نیە تەنها بینەر بێ، بەڵام کۆمەڵێ فاکتەر هەن کە ئەبێ زمینە سازی بۆ بکرێت تا بتوانین لە ئایندا نسبەتی لە 100,000 کەسەکە بچینە 150,000 کەس یان 200,000 کەس. ئەو هەنگاوانەشتین کە ئەبێ ئەو هەنگاوانە بنرێن بۆی بتوانین نسبەتی بینەر زیاتر بکەین، بۆی جموجوڵی سینەمای جموجوڵی فیلم زیاد بکات. بە بڕوای من یەکەمین هەنگاو ئەوەیە کە سێکتەری پەروەردەیە. تۆش لە من باشتر ئەزانی لە وڵاتانی دەرەوە هەر لە پریسکوڵەوە لە ڕەوزەوە مەسەلەن مناڵان فێرەکەن کە چۆن تەماشای فیلم بکەن، هەفتانە فیلمێکیان پێ بشانێن، فیلمیان لەدا خۆشەویستەکەن، ڕەنگە دایک و باوکیان لە ماوەی مانگێکە یەک جار بیان با بۆ سینەما، ئەمە سەقافی تەماشاکردنی فیلم وردە لەگەڵ مناڵەکە گەشایەکات. بۆیە یەکێک لە هەرە هەنگاوەکانی بەردەوامی بوون بۆ ئەوەی کە بتوانانی بینەر دروستکەی لە پەروەردەوە دەست پێکەوە. پاشان لە دوای ئەوەوە گرنگیانە بە دروستکردنی خوێندنگەی پیشەیی، ینی بەر لە زانکۆکان وەکو پەیمانگاکان ئەگەر تۆ بێی تەماشا بکەی مەسەلەن شارێکی وەکو سلێمانی چەند خوێندنگەیەکی پیشەیی وەکو فیلم سکوڵ هەبێ، ئەمە کارێکی زۆر گەورە ئەکات کە ئەتوانێ هەر هیچ نەکات، ئەتوانێ کروی فیلم یان ئەوانەی کە لە بواری فیلما ئیشەکەن ڕێژەکەیان زیاد کا و هێزی کار و دەستی کار زیاتر بکات بۆی پیشە سازیەکەت بەردەوام بێ و بەردەوام تۆ پێویستە بە هێزی کار هەیە و بەردەوام پێویستت بەوە هەیە کە تۆ لە پشتی دروستکردنی فیلمەکەتەوە هێزێکی باشی گەورە هەبێت. بۆچی مەسەلەن بۆ نمونە تۆ ئەگەر هێزێکی کارت نەبێ، ئەگەر کروی فیلمەکەت یان تیمی فیلمەکەت ئازیزان بەشێکی زۆری گوێت لێمە برام بەڵێ بەخێر بێتەوە ئەم بینیت کاک بەڵێ حەزەکەی پرسیارێکت لێ بکەم بە ئێمە باسی چەمچێکت کرد، چەمچی پەروەردە. ئەلبەتە ئێمە ئەبێ لەوە بڕێن کاک بەختیارجان بزانین کێشەکانمان چییە تاکو ئێستا فیلمی کوردی نەیتوانیوە ئەو بازاڕە بۆ خۆی دروستکات. چونکە من حەزەکەم یەک قەوسێکم بیتێ تۆزێک وەکو مێژوو باسی ئەو هەوڵانە بکەم کە کراوە. لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک فیلمساز لە ڕێی تەلەڤزۆنی گەلی کوردستانەوە ئەو کاتە هەوڵێک درا کاک عەباسی ڤیدیۆ هەوڵیدا لەگەڵ فیلم سازانێ و کۆیان بکاتەوە فیلم بکەن و فیلمەکان هەوڵدەین بازاڕێکی بۆ دروستکەین، هەوڵدەین بیکەینە هەنگاوێکی پتە و بۆی بێتە سەر پێی خۆی. تەنانەت من ئەوی بیرم بێت لەگەڵ کە عەباسشە جارێکیان قسەمان کرد کاتی خۆی و جارێکیان لە چاوپێکەوتنێکشە کە عەباس ئیشی بۆەوە کرد کە ئەو فیلمانە و کاتە بە VHS بوو، یعنی هەر ئەوە تواناکرد لە دەرەوەش، یعنی لە وڵاتانی تریش هەوڵی لە هەوڵی ئەوەیە بوو چۆن پەیوەندیەک ببەسین لەگەڵ دەرەوە فیلمانە بڕۆنە دەرەوە. ئەوە بوو دوای شەڕی سیوێکی ئابی بەسەراهات ئەو هەوڵە بۆ خۆی پوکایەوە کۆمەڵێک کەسیشیان تیا کرد، کاک کامەران ڕەووف بوو، بەکر ڕەشید بوو، براتان بوو، کاک سۆران عوسمان بوو، ڕەمان سۆران عوسمان و ئاتا کۆمەڵێک ئاوا برادری ئازیز ببورن ئەگەر ناویانم ئێستا بیر نەبێت. لە دوای 96ەوە جارێکی کە دیجیتال ڤیدیۆ هات DV، ئەم جارە هەنگاوێکی کەنرا کۆمەڵێک کەسی کە ئیشیان کرد ئەوە بوو سینەماکان لەوەیە بوون هینێکە بوو هەڵمەتێکە بوو سینەماکان بکرێن بە پارک.
ئیتر ئەوە بوو کۆمەڵە فیلمساز فیلمیان بردە ناو سینەماکانەوە، ناو هۆڵی سینەماکانەوە، لەوانە کردلی زەنگەنە کردی، کاکاوڕێ مستەفا کردی، ڕۆڵێکی زۆر گەورەی بینی. ئەگەر ئەو جم و جوڵە لەو کاتیانی لەو کاتیان نەهاتایە خوارێ، ئێستا گەیشتوینە لیڤڵێکی زۆر گەورە. ئێستا شەڕی ئەو 100,000مان نەئەکرد، ئێستا شەڕی 500,000مانە کرد، 9 ملیۆن کەسمانەکە کە بیان بینە ناو هۆڵی سینەماکانەوە. طبعا من لێرە زۆر ینی دەستخۆشی لەو برادرانی پێش ئێمەکەین کە هەوڵێکی ئەجگار جددی گەورەیان نامن خۆم بیرمە کە سینەماکانی شار خێزانە ڕۆیشت بۆی، شەوانە قەرەباڵخێکی زۆر هەبوو، سەرە گیرا بوو بۆ تکت، ینی دڵخۆشیەکی ئێجگار گەورە بووی. ئێمەش لەوە حەزمان لەوە کرد کە بتوانین وردە ئەو بارە قورسەی کە ئەوان هەڵیان گرتووە ئێمەش ببینە سەپۆرتێک و پایەیەک بۆ ئەمە. بەڵام بەداخەوە وردە کاتێکە ئەم جم و جوڵەی کە ئێستاش هەیە حالیان لە هەرێمی کوردستانیان بڵین لە باشووری کوردستان، ئەگەر بەردەوام دەبێت، ئەگەر ساڵانە 3-4 فیلم دروست نەکرێت، وردە ئەو نسبەتی بینەرەمان وردە بەرەو خوارەوە ڕواتەوە. دابوویان پێویستی بە سەپۆرتێکی زۆر باشەیە بۆی نسبەتی بینەرەکانمان بەرەو کەمی نەڕوات، بەرەو زیاتر بڕوات، کە ئەمەش واکە کە بەردەوامی فیلم هەبێت. بەڵێ اینجا من لێرە ئەمەوێ تەرکیز خەمە سەر سەرنج خەمە سەر ئەو چەمکەی کرد بەڕێستان باسە کە باسی پەروەردەت کرد. پەروەردە لە خوێندنە لە کۆمەڵگایە، لە هەموو بوارەکانە بێ سەرنجێکی گەورەی بخرێتە سەر و بێجگەلەوە لە مزگەوتەکان، لە کەنیسەکان. من و تۆ لە دەرەوەین ئەبینین لە کەنیسەکان چۆن خەڵک هانەدەن بچن سەیری فیلمەکان کەن. ئەمە بۆ ئەوانیانەوێ چەمکە پەروەردەیەکەی بگرن. ئەی بۆ ئێمە بادوور نەڕۆین هەر فیلمی عومەر موختار و فیلمی ڕسالە و کۆمەڵێ فیلمی تر ئەو وڵاتە ئیسلامیانە هانی خەڵکیانەدا بچن بیبینن، بچن لە سینەماکان بیبینن. ئەو چوونەی بۆ سینەما بچن بیبینن و پیتاقە بکڕن، خۆی لە خۆیان پشتیوانیە کە بەو چەمکە بە بازرگانیکردنەی فیلمسازی بە دڵنیاییەوە بەشێکی گرنگە. بەڵێ، بەڵام بەداخەوە لای ئێمە چی دین و چی بواری پەروەردە لەو چەمکەیە تەواو خیانەت، من ئەتوانم بڵێم خیانەتێکی زۆر گەورە لە بواری فیلمسازی و شانۆوەکەن، چونکە وشیارکردنەوەی میلەت لەوێەوە دەست پێکات. من وایە بینمەوە. بەڵێ وەکو باسمان کرد، ینی هاندان و ڕێڕۆشنکردنەوە ڕۆڵێکی گرنگە بینێ لە بەجێگەیاندن و لە گەیشتنی فیلمەکەت بۆ ئەو شوێنەی کە خۆت دەوێت، یان بە پیشە سازیکردنی فیلم. وەکوی باسم کرد مەسەلەی پەروەردە مەسەلێکی زۆر گرنگە. فیلم سکوڵەکان ئەو پەیمانگایانە کە دروستەکرێن کە ئەمە ئەبێت ئەمایی ئەوەی کە لە دوو دیوە تو ئیسفادەی لێکی لەو دیوەی کە تۆ ئەتوانی هێزی کاری فیلمەکمان پاوەرەکە دروستەکەوی لە هەمان کاتیشا خۆشەویستی بۆ فیلم و تەماشای فیلم زیادەکەی و ئەبێ ینی هاندانی کەرتی تایبەت ئەو کۆمپانیایانی کە مەسەلەن وا وردە دروستە بن لە بواری فیلمسازی، یان لە بواری دروستکردنی دراما، یان لە بواری دروستکردنی ڕیکلام و کۆمەرشاڵ و ئەوانە ئەبێ پشتگیری بکرێن بۆی ئەم جم و جوڵەی فیلمسازیە ینی بەرەو باشتر بڕوان، نەک زیاتر تعلیقیان لێ بیرێ و یان ڕێگیان پێ نەدەن و یان بە شێوازێک هاوکاری نەکەن. چونکە ئەگەر تۆ بی تەماشا بکەی ئێستا نزیکەی داتایەکی هەرەوە ئاسانت بەمێ، ئێستا حالیان لە کوردستان وان 5 بۆ 6 فیلم ئامادەیە بۆ ڕیلیس و بۆ پیشاندان کە زۆر بەشیان بڵێم کەرتی تایبەت لە پشتی فیلمەکانەوەیە و ئەبێ برادرانش فیلمەکانیان بخەنە سەر شاشەی سینەما و تکتەکانیان بفرۆشن و نەتیجەی هاتنەوەی پارەکەیان ببینن بۆی بەردەوام بن لە دروستکردنی فیلمەکان. بۆیە ینی ئەبێ هانی کەرتی تایبەت بگیرێ و لەگەڵ لە کۆی گشتی ئەمانە پێویستە لەو وڵاتانێکە نسبەتی دانیشتوان کەمە واجبی ڕئیسی ئەکەوێتە سەر حکوومەتەکەی، ینی ئەبێ حکوومەتی ئەم وڵاتە بیر لە دووسێشت بکاتەوە. یەکێک لەو شتانی کە ئەبێ بیری لێ بکات و تەنانەت دەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە یان لە ڕێگەی
دام و دەستگایەکە دروست کرێکەویش دامەزراوی فیلم فەندا ئەو دامەزراوەیە بە تایبەتی لە وڵاتانێک کە نسبەتی دانیشتوانیان کەمە ئەبێ فیلم فەند ئەوەی کە پارە دابینەکە بۆ دروستکردنی فیلم دامەزراوەیەک دروست بکرێت ئەو دامەزراوەیە ساڵانە باجتێک دانێ بۆ دروستکردنی فیلم فیلمی ئارت هاوس بێت فیلمی کۆمەرشال بێ بۆیە دروستکردنی ئەم دامەزراوەیە لە زۆرێک لە وڵاتانی دنیا دامەزراوی فیلم فەندەکانیان سەر بە وەزارەتی فەرهەنگ نییە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری نیە سەر ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانە لەبەرەوەی باجتی فیلم باجتێکی زۆر گەورەیە جاری وایە باجتی دروستکردنی دووسێ فیلم زیاد لە کەرتی تەندروستی و پەروەردەشی زیاتر تێچێت لە تێچووی گشتی ساڵێکە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیەوێ لەم قەیرانە فیلمسازان ڕزگار بکات و هاوکاریان بێ ئەبێ دامەزراوەیەک دروستکە بەناوی ئەوەی کە سەپۆرتی فیلمە فیلم فەندا هەر شتێکە کە بتوانێ من چەند جارێک پێشنیارم کردووە و ساڵش لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی هاوڕێمان چەندین جار پێشنیارمان کرد لەگەڵ حکوومەتە دانیشتین لەگەڵ پەرلەمانە بەڵام نەگەیشتینە نەتیجە بەهۆی هاتنی شەڕی داعش وانەوە وردە و پرۆژێش سارد بووە نەمانتوانی بیخێنە لەسەر ئەم چەمکەت من ڕوونکردنەوە یەکەمێ بدەم یعنی بۆ دژگیری بۆچونەکەی بەڕێستان لە زۆر لە وڵاتانی دنیا سینەما بەس ئەوە نییە بازرگانی بێ و پارە پیا بکە و چەمکێکی پتەوی ئابووری وڵات بێت ئەمە بێجگەلەوە بەڵام لایەنە سیاسەکەشی زۆر پێویستیان بەوەیە بۆ بڵاوکردنەوە و گەیاندنی نەریت و بیر و بۆچوونی تەنانەت سیاسی و سەربازی استراتیجێتی سەربازی وڵاتەکە ئەو وڵاتە خۆی بۆ وڵاتانی دەرەوە لەوانە لە ئەمریکا بۆ نموناڵم لە ئەمریکا لە ساڵانی 2010 و 11 و 12 ئەمریکا تووشی داکەپینی ئابووری بوو زۆر لە کارگەکان هەر تەواو نەمان وێران بوون هەر زەرەریان کرد و داخران ئەوە بوو لە کاتی ئۆبامایە بوو لەو کاتەیە شەریکەی GMC و کرایسلەر هی سیارە هی تورمبێل با بڵێن لە داخستن هەبوو ئۆباما بە پەلا پارەی بۆیان خەرج کرد وتی ئەو دوو کەمپانیا ئەو کەمپەنیا نەمان لەبەرەوانە چۆنەڵی شوناسی وڵاتەکەیە پێەتی لە ڕێ ئەو کەمپەنیانەوە لایەنی سیاسی و ئاسکەری بگاتە دەرەوەی وڵاتان چونکە گۆڕینی پێکرێ بە پەلە فریاکە پارەیدا بۆی نێڵێ و دوانەدا بخرێت بە تایبەت کرایسلەر GMC و شێڤی و با بڵێن فۆرد مابوو هێشتا بۆ سینەماش ئەڵێن پارەیەکی خەیاڵی تەرخان کرد بۆ هالیوود و تایم وارنەر و بۆوانە نەهێڵێت کە ئەمانەش دابخرێن بەڵام ئەوانە بەو کاتەیە بەردەوام بوون خەڵک ئەگەر نەیتوانێ بچێ بۆ سینەما بەڵام لە تەلەڤزۆن یا لە ڕێی نێتفلیکس و ئەوانەیە کە هەبوون لەو کاتانەیە خەڵکی ویست فیلم ببینێ و فیلم هێشتا پەچی نەکەوت بوو بەڵام زۆر حەزەر بوون چونکە بۆ تۆ بڕۆ کام وڵاتی دنیاگریت فیلمی ئەمریکی یعنی لە تەلەڤزۆنەکانیانە لە 180 فیلمی ئەمریکیە ئێمە بەسە بۆی ڕۆ سەربازیەکەشی بگاتاوێ ڕۆ سیاسیەکەشی بگاتاوێ ئەمە بێجگە لەوەی کە سەرچاوەیەکی دارایی گەورەی وڵاتە اینجا کوردستانیش من لەگەڵتام پێش شتێک کوردستانە وایە برە بە و چەمکە بدات برە بە و پرۆژەیە بدات وایە بیکەن فەرموو مەسەلەی دروستکردنی ئەو دامەزراوەیە ئەگەر جارێک گرنگ بێ بۆ ئەمریکیەکان ڕەنگە بۆ ئێمە 1000 جار گرنگتر بێ وەکو لە پێشترا واسم کرد بە هۆکاریەوەی بەنسبەتی دانیشتوانمان کەمە فیلممان کەمە و لۆبیکردنمان لە ڕێگەی فیلمەوە تا ئێستا بەڕاستی زۆر زایف بووە و ئەکرا ئەم دامەزراوەی حکوومەت ئاڕێکی لێباتەوە بە فەرمی بیناسیێنێ و سەر بە ئەنجومەنی وەزیران بێ و فەندێکی بۆ دەستنیشانکە من چەند جارێکی قسەمان کردووە لەو بارەیەوە مەسەلەن بۆ نمونە کاتێک کە تۆ ئەم دامەزراوەی دروستەکەی ئەم دامەزراوەی ئیشی ئەوەیە کاتێک ئەزانەیە فیلمێک کەوتوتە سەر پێی خۆی مەسەلەن فیلمێکی کۆمەرشەڵە ئەزانن کە ئەم فیلمە لە پری پرۆدەکشنایە و لە دروستکردنایە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەتوانێ ڕاستان فیلمە دوایی بلیتە فرۆشێتەوە ئەتوانێ مەسەلەن هەر هیچ نەبێ ئەم دامەزراوە بتوانێت لە ساڵ 25 لە ساڵ 35 بەجتی تێچووی ئەو فیلمە دابینکە بۆ ئەو گروپیان بۆ ئەو کەرتە تایبەتە کە بەردەوام بێت لە دروستکردنی ئەم فیلمە یان بانقێکیان بۆ دروستکە بانقی قەرز
کە تۆ بتانی ئەوەن دەپارە لە ساڵێکە ئەم فیلم ئەم پرۆدیوسەرە یان ئەم کۆمپانیایە بتوانێت ئەوەنە پارە ڕابکێشێ و لەوەنەی لەوە ناپارەکە بگەڕێنێتیان بۆ شێوازەی کە حکوومەت خۆی ئەتوانێت لەو بابەتیان لە مەسلەی زەرایب مەسەن بۆ نمونە ئەتوانێت هەر لە ناو حکوومەتەکە خۆی پروسە ینی بەشێکی زۆر 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 بچوو لە باج لەو باجێکی ئێستا ئەدرێت بەشێکی زۆر زۆر کەمی دابنرێ بۆ سینەما ئەو بەشەکەمە ئەتوانێت لە ساڵێکە هەر هیچ دروست نەکاتوانێت نزیکەی 5 بۆ 10 فیلمی پێ دروستەکرێت و ئەمەژە بێتە سەپۆرتێک هەم بۆ فیلم مەیکەکان و فیلم سازەکان هەم بۆ دنیای فیلم و بەردەوامیش و لەسەر شاشەی سینەماکان بەردەوام فیلمێکی کوردی هەبێت یعنی تۆ چەند زەحمەت ئێستا لە کوردستان مەسەن کاتێک کەچی بۆ سینەماکان ئەگەر هاوڕێکی ئەجنەبی و لەگەڵا بێ بێوێ فیلمێکی کوردی تەماشا بکە نییە تەماشای بکات لەبەرەوەی بەردەوام لە دروستکردنیان نییە لەبەرەوەی 2-3 ساڵ جارێ بە هەوڵ بەم هەموو هەوڵە و بەم هەموو خۆمان و کردنەوەوانە تا بتوانن فیلمێک دروستکەن بۆیە ئەم مەسلەی ئەم دامەزراوەیە کە زۆر زۆر گرنگە من زۆر زۆر تاکیدی لێکەمەوە ئەبێ ئەم دامەزراوەیە لە هەرێمی کوردستان دروست بکرێەوە فەندی ئەو فیلمانە بکە کە ئەچنە سەر شاشەی سینەماکان وە هەر ئەم دامەزراوەیە ئەتوانێت بۆ مەسلەی تەوزیع پێگەیەکی گەورەی هەبێ بۆ مەسلەی بڵاوکردنەوە ئەچینەوە سەر خاڵی سەرەتایی کە باسمان کرد ئێمە کە فیلم دروستکەین نەتوانین بڵاویکەین و یان نەچێتە دەرەوەی سنوورەکانمان وەکوایە هیچ شتێکی لەو بابەتەمان نەکردبێ بۆیە ئەم دامەزراوی فیلم فەندەکە ئەتوانێت زۆر ڕێچکە هەیە زۆر دەرگا هەیە لێی با لەبەری وەکو وڵات ئەو کاتە ئەتوانێت تەحموولکە یان ئەتوانێت لەگەڵ دەوڵەتی عێراق بە شێوازێک شێوازەکان ڕێککەوێت کە فیلمەکانی ئێمەش بتوانێت بە ناوی وڵاتی عێراقەوە یان بتوانێت لە کۆرنەرێکی لە فستیڤالەکانیان لە جێگەکانیان لە فیلم تەوزیعەکانە بۆ بکرێتەوە ببرەوە کارەما بڕەکە دەنگیشت هەربێ هەر خۆشحاڵین گوێی مەدەرێ کار بەختیارێکی کە ئەمەیە بۆی لەسەر ئەو تەوەریان زۆر نەمێنینەوە ئەلبەتە ئێمە کۆمەڵێک کێشەمانەیە کۆمەڵی ئاریشەمانەیە ئاریشە لە بەردەمی ئەم بە پیشە سازیکردنەیە لە بەردەمی ئەم بە بازارکردنی سینەمایەیە یەکێ لەوانە لەهجەکانمانە زمانەکان زمانی کوردی زمانی ستانداردمانیە لەهجەکانە و یەکێکی کە مەسەلە چەمکە سیاسیەکەیە کە با بڵێن زۆنی زەرد و زۆنی سەوز و ئیتر باکوور و ڕۆژەوا و ڕۆژەڵات و ئەمانەش هەر بۆ خۆی لە خۆیان کێشەیەکی زۆر گەورەیە پێت وایە ئەمانە زۆر زۆر کاریگەری لەسەر ڕوتی بە بازارکردنی فیلمەوە هەبێت بە دڵنیاییەوە بە بازاڕیکردنی فیلم زۆر زۆر شت تاسیری تێکات یعنی یەکێک لەوانەکە وەکو جەنابە فەرموون مەسەلەی زمان ینی کۆڵەکەی ئەساسی ئەو شتەیە کە تۆ باسیەکەی ینی ئەگەر ئێمە هەر نمونێکی زۆر زۆر بەسیط ینی زۆر زۆر ئاسانە هیوادارم کەس عاجز نەبێت لەم قسەیە مەسەن هونەرمەندێکی شاری سلێمانی ڕەنگە لە دوهۆک ناسراو نەبێت یان کەس سەیری شتەکەی نەکات یان تێکەڵیەک نییە لە بینی هەرچەنە لەم چەند ساڵی ئاخیرا وردەوردەوا خەریکە تێکەڵەیەکی باش دروستە بێت بەڵام نەبوونی زمانێکی ینی زمانێکی گشتی ئەمە زەرری بەدڵنیایی و زەرری خۆی یاوە بەڵام ئەکرێ ینی کۆمەڵی ڕێگەی تر هەن کە ئەتوانی وا بکەی خەڵکەکان مەسەن ئەگەر پەردەی سینەماکانیش نەبێ ئەبوایە مەسەلەن پلاتفۆرمێک هەبوایە بۆ فیلمەکان یان حکوومەت جێگەیەکی هەبوایە بۆ بڵاوکردنەوەی فیلم یان فیلم هاوس هەبوونە یان ئارت هاوس هەبوونە لە ناو شارەکانەکە بۆ سەپۆرتی فیلم بەڕاستی وێ ئەو نەبوونی ئەمانەوای لێ کردو ینی خاویەکی بە دروستکردنی فیلم و بە بڵاوکردنەوەی فیلم و بە بازرگانیکردنی فیلم و بە پیشەسازیکردنی فیلمەوە ینی بە شێوازێکی گشتی پێوەی دیارە بۆیە لۆبیکردن مەسەلەی لۆبیکردن لە ڕێگەی فیلمەوە کە چەکێکی ئێجگار گەورەیە کە ئێستا لە دنیای بەکارهێنرێ وەکو فیلم سازان مەسەن بۆ نمونە تۆ لۆبیەکی سیاسی هەتا بەیانی مەسەلەن باسی کوردکەی لە ڕێگەی سیاستەوە لە ڕێگەی وەبسایتی سیاسیەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنی سیاسیەوە ڕەنگە زۆر نەڕوات بەڵام ئەگەر تۆ بینی فیلمێکی جوان فیلمێکی ڕێکوپێک دروست بکرێت فیلمێکی ئارت نازان فیلمێکی کۆمەرشەڵ کە باسی میلەتی کورد باسی کارەساتەکان بکە ڕەنگە لەو سەری دنیاوە لە بەڕازی کەسێک تەماشای فیلمەکە تەکا و میلەتی کوردە ناسێ و ڕەنگە بە دوات تا بگەڕێ وەکو سەرچاوەیەک دەسی بکەوێت بۆیە مەسەلەی فیلم دروستکردنی فیلم و بڵاوکردنەوەی فیلم گرنگترین شتە بەنسبەت ئێمە کە کێشەیەکی گەورەمان هەیە لە بواری بڵاوکردنەوە ینی
ئێمە ئێستا هەنگاوێکمان ناو بڵاوکردنەوەکەی کوردستانمان کەڤەر کردووە تا ڕادێک دەتوانین بە شێوازێکی شخصی یان لەسەر کەرتی تایبەت توانی ومانە خۆمان بە عیلاقاتی شخصی خۆمان لەگەڵ سینەماکانە قسە بکەین لەگەڵ دام و دەستگاکانە قسەکەین کە لە کاتێکە ئەمانە بەڕاستی ئیشی ئێمە نییە ئەمە ئیشی دامەزراوەیە ئەین لە کاتێکە ئەبێ من چەند جارێک پێشنیارم کردەوە مەسەڵەن فیلمێکی کوردی کە دروستەکرێت ناکرێت وەکو فیلمێکی بۆکس ئۆفیس حسابی بۆ بکرێت ینی فیلمەکەی من و فیلمێکی بۆکس ئۆفیس لەسەر پەردەی سینەماکان تقریبا بە تایبەتی لە شاری هەولێر و شارەکانی سلێمانی تۆزێ ڕەچاوێکی ئەو خاڵی کردووە بەڵام لە باقی شارەکانی ترایانی فیلمێکی کوردی ئەو فیلمێکی ئێستا فیلمی ئالوودەکە ئێستا هەیە لە سینەماکان پیشانەیرێ وەکو فیلمێکی هۆلیوود وایە گەر لە هەولێردایان عینە نسبەتی پارە بڕینەکەی لێ ئەبڕێت ینی چەند مەسەلەن بۆ هونە لە سا 60 پارەکە ڕەنگە بچێت بۆ پەردەی سینەماکە و بۆ خاوەنی سینەماکە من لە کاتێکا من پێم باشە لە سا 60 بەرە بەڵام بێ حکوومەت قەرەبووی ئەم شتەمان بۆ بکاتەوە وەکو ئەوەی کە باسم کرد یەکەم نسبەتی دانیشتوانمان کەمە دوم لەسەر ئەرکی کەرتی تایبەت کراوە لە بەرەوەی قازانجی زۆر کەمە فیلم ینی ریسکەکەی زیاترێکە زەرەرەکەی زیاترێکە لە قازانجەکە بۆی ئەکرێت چەند هەنگاوێک هەیە ئەبێ بگیرێتە بەر بۆ ئەوی لەو قەیرانە ڕزگاریکە یەکێک لەوانە مەسەلەن دامەزراوەی فیلم فەندەکە بتوانێت کاتێکە فیلمێک گەیشتە مەرحەلەی پۆست پرۆداکشن گەیشتە مەرحەلەی مۆنتاژکردنی حەقە حکوومەت لە سا 25 یان لە سا 35 پارەی تێچووی ئەو فیلمەی واتە چون کازانە فیلمەکە تەسویرەکەی تەواو بووە لە حاڵەتێکی جدیایە ماوەیەکی تر ئەچێتە سەر شاشەی سینەماکان ئەو لە سا 25 پارەی کە حکوومەت دەداتێ وەک وایە لە سینەماکەەوە وەرگرت بێ لە سا 60 سینەماکە و کاتە وەک وایە لە سا 20 لێ وەرگرت بێ و کاتەش بڕە پارێگە گەڕێتەوە بۆ گیرفانی پرۆدیوسەرەکانیان بۆ کەرتە تایبەتەکەیان بۆ کۆمپانیاکەی ئەوەی کە هەستاوە بە دروستکردنیان فیلمە ئەتوانێت بەردەوامی بە کەسێکی تریان بە فیلمسازێکی تر ڕەنگە ئێستا دەیان فیلم ساز دەبێت بە سکرپتی باش بە سیناریۆی باش بە کروی باش وانە شتەکانیان حازرە بەڵام بەهۆی نەبوونی پارەیەکەوە ناتوانن فیلمەکانیان من ئێستا ئاگام لێ فیلم دروست کراوە لە سینەمایی فیلم دروست کراوە دەرهێنەرەکان پرۆدیوسەرەکان پارەی قەرز کردووە بۆی فیلمەکەی دروست بکات واگەر ئەم فیلمەی مەسەلەن بۆ نمونە بینەری نەبێ یاخۆت خوا نەخواستە کارەساتێک بێتە پێشەوە نەتوانە فیلمەکەی عەرزکە هەموو پارەکەی ئەفەوتێ و لێرەش بەڕاستی شەریکاتی هینمان نییە شەریکاتی ئینشورانسمان نییە شەریکاتی زەمانمان نییە کە لە پشتی فیلمەکانمانەوە بێ مەجبورە حکوومەت دەبێ میشانەمان بۆ بکە بەڵێ لێرە کاک بەختیارجان من هەر پشتیوانیەک بۆ بۆچوونەکەی بەڕێستانەکەم زۆرێک لە وڵاتان لە دنیاە با بڵێن باج لەسەر فیلم دانەنراوە چونکە بۆ ئەڵێن هوشیاری میلەتە و لەگەڵ ئەوەشە ئابوووریەکی پتە بۆ وڵات دروستەکە و لەگەڵ ئەوەشە بارە سیاسیەکەی گەیاندنی شوناسی میلەتە بۆ دەرەوەی وانجا باجی لەسەر نییە و تەنانەت بۆ ئەوەی هۆڵەکان سودمەند بن و هاندەر بن بۆ فیلمەکان دەوڵەت زۆر لە دەوڵەتەکان کرێی هۆڵەکە خۆی ئەیدات ئەسڵان بەڕێی من قسەکەشە پێ ئەوڕۆمیانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە باید زۆر سپاسی فیلممەیکەرەکانی پێ فیلمسازەکانی بکردە بەڕاستی فیلمەکان ینی ئەچێتە بەشی ئینتەرتەیمنتەوە ینی هیچ میلەتێ پێویستی بە ئینتەرتەیمنت دەبێت میلەتی کورد یەکەمین میلەتەکە زۆر پێویستی بە ئینتەرتەیمنتە چونکە لە ناو واقعێکی ناخۆش و لە ناو پۆزایەکی سیاسی گەورە و لە ناو هاژەهاژێکی گەورە ئاژین ئێمە ینی تاکەشێت کە دەرچەیەک هەبێ بۆ گەنجەکانمان بۆ مناڵەکانمان بۆ خەڵکەکانمان ئینتەرتەیمنتە لە ناو ئینتەرتەیمنتی شەڕاستی سینەما گرنگێکی ئێجگار گەورەی هەیە بۆی ئەکرا مەسەلەن حکوومەت وەکو وتم کە زانی فیلمێک لە کاتی دروستکردنە و حاڵەتەکەی جددی و تەسویری تەواو بوو لە پۆست پرۆداکشنایە وا وردە بەرەو تەوزیع ئەڕوا حەقە حکوومەت بەبێ ئەوەی هیچ شتێ بکات نیوەی پارەکەی باتێ لە بەرەوەی بەڕاستی ئەمە بەشێکی ئینتەرتەیمنتی کۆمەلگا پڕەکاتەوە ینی ئەبێ دەسەڵاتدارانی ئەم وڵاتە لەوە تێبگەن کە سینەما هەر هیچیان بۆ نەکات لۆبیەکی گەورە بۆ زمانی کوردی و بۆ وڵاتەکەی خۆت و بۆ چوونە دەرەوەت بەبێ ڤیزا بە هەموو وڵاتەکانە ئەگەڕێ ئەوە زۆر سەپۆرتی فیلمیان بکردایە چونکە بەڕاستی لۆبی سیاسی تا ڕادەیەک و تا جێگەیە گەڕوان بەڵام لۆبیە کللتوریەکە و فەرهەنگیەکە سنووری نییە چونکە
پێویستی بە زمان نیە تایتڵ هەیە لە زمانی وێنەکە تێگا کاتە چیرۆکێکە بینە کەسێکی بیانی ئیتر فیلمەکە فارسی بێ کوردی بێ عەرەبی بێ لاخیرە تۆ دانیشی چێژ لە فیلمەکە ئەبینی وەلاخیرشەوە مەعریفەیە گۆرەگری وەلاخیرشەوە تێکەڵ بە میلەتێک و کللتوری میلەتێکی ترە بێ یعنی ئەوانە ئەوە ئاوڕی باشی لێ بیرایەت وەڵا بەداخەوە ئەم چەمکە ئەبواە دەسەڵاتی کوردی بە هەر هەمویانەوە بێجگەلەوەی شەڕی براکوژی خۆیانەکەن شەڕی چی خۆیانەکەن ئەبواە بایەخێکی زۆر گەوریان ئەمە بدا ئەوە تا هێرشێکی زۆر گەورە لەسەر کەڵچەر و ئەدەب و نەریت و هەموو شتێکی ئێمە میلەتی کورد هەیە تەنانەت لەسەر پەروەردە یعنی ئەوەتانی ئێستا خوێندنگەیەک نوێژە ناکرێتەوە پارەی بۆ سەرف ناکرێت خەڵک پارە بۆ خوێندنگەیەک بۆ خەستەخانەیەک بۆ دەرمان کۆ ناکەنەوە بۆ ئەوەی خۆیان لە نەخۆشی ڕزگارکەن ئەمە ئەگەر بێت و بواری چەمکی ڕۆشنبیری و هوشیارکردنەوەی میلەت دەوڵەت بایەخی پێنەدا ئەما بێتە ئەو کێشە گەورەیە کە ئێستا ئەیبینین گەندەڵێکی زۆر گەورە هەیە کاک بەختیار باش بپەرەوە بۆ پرسیارێکی کە چونکە ئەزانم ماندوویت ئیشەوە هاتووی من بە زۆر تۆم هێناوە چاوانت ماچ بڕاکە زۆر زەربادوو لە شەشی باریەوە بە خەبەر مازە سعات هەشت بوو ئاگادارم گوتی مەسلەی تەرکیزم نەبوو بێ بەڵام بەداخۆ مادووبوونەکەمە زۆر بابەتەکە زۆر جوانە دەستە خۆش بێ و زۆرمان بەدڵە چونکە کەسێکی لە بوارەکەی ئێستاکە لەم کاتەیە تۆ ئیشی تیاکەی بۆیە پێویستمان پێتە بزانین ئەو ئەزمونەی جەنابەت لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەموو کێشەیە ئەو هەموو تەنگەگژەیە شتێکمان پێ بڵێ چی بووە بۆچی کراوە کات بەختیار بابێنە سەر پرسیارێکی کە ئاراستە بکەم ئایا بە بازاڕکردن یا با بڵێن گەیاندنی فیلمی کوردی با ئێمە بەس لە کوردستانە نەڵین لە ناو کوردستانە نەڵین بۆ فیلمسازان بەشێکی ئەو تاوانە ئەو گلەیە ئەو کەم تەرخەمیە ناکەوێتە سەر فیلمسازان لە سیناریۆ نووسەوە لە دەرهێنەرەوە لە هەموو کرووەکەوە ناکەوێتە سەر فیلمەکە نەمانتوانیوە فیلمەکانمان ناڵێم ئاست بەڵام نەمانتوانێت فیلمەکانمان ئەو دۆزە بێ سیاغەکردنی داڕشتنەوەی بابەتەکان بێ هەر بابەتی ئەنفالە چیرۆکێکە با بڵێ نەمانتوانیوە وای دای ڕێژین ببێ بە جیهانی وڵاتانی دنیا بێمان لێ بگرن وڵاتانی دنیا لە هۆڵەکانیان بێن سەرەی بۆ بگرن بۆی بیبینن تۆ بڵێ ئەو کەم تەرخەمیە لە خۆمان نەبێت وەڵای دوولایەنە ڕاستیەکەی ینی ئەوەی وەڵامەکەی دوولایەنە بەشێکی فیلمسازەکان و بەشێکی شێوەیەکە سەپۆرت نییە و کۆمەڵی ئەو کار تێکەرانن کە پێشتر باسمان کرد کە وجودی نییە ینی ئەوەی کە تۆ ئێستای بینی لە هەرێمی کوردستان ئەو هاوڕێیانەمان و خەڵکانی کە ئێستا خەریکی دروستکردنی فیلم و یا ئەو هاوڕێیانی کە ئێستا بەتامای دروستکردنی فیلمن هەر هەمویان ئەگەر تۆبی تەماشایان بکەین یان ئەوەیە بە شخصی خۆیانیان فێر کردووە یان هەریەکە و لە کوچەیەک و لە شوێنێکە خۆی پەروەردە کردووە و هاتۆ فیلمی دروست کرد ینی هیچ سەپۆرتێکی دەوروبەرینەوە هەموو چەند ساڵێکی کەمە دوو زانکۆ دوو ینی کۆلێژی هۆنەری سینەما لە سلێمانی و هەولێر کراوەتەوە ینی بەنسبەت ئێمە ئەوەی کە ئێمە ئێستا ئەیکەین بەڕاستی تەجروبەیە ینی هێشتا لە تەجروبەکردنین ئەوەی چەند ساڵی پێشوو کردومانە ئەگەر من لە دەمی خۆمەوە توێ بیویستی توانیومانە کۆمەڵشتی محەدەتی ئاسان بکەین لەبەروی هەر تواناکەمان هەر ئەوە دەسەڵاتمان بەسەر یاشکاوەتەوە هەر ئەوە نەتوانیومانە بەرەو بەو بواری دروستکردنی فیلم و بڵاوکردنەوەی فیلم بین چونکە بەڕاستی دروستکردنی فیلم ینی یەکێک لە زەحمەتترین کارەکان کە ئێستا لە دنیاە ینی فیلم دروستکردن بەشێک ئەوەندە ماندوو ئەوەندە ماندوو تاکە جاری وای منە جار بە سوبات وڵامیتر لە دوای ئەمەتر من لە حیات لە فیلم جاری کرات ناچ بۆ سەرسێت لەبەرەوە جوابەکەی تۆ دوولایەنە خەتای ئێمەشی تایە و خەتای حکوومەتیشی تایە و شتێکی تریشی تیا ڕاستی ئێمە دەوڵەت نین ینی مەسەن بۆ نمونەگەر ئێمە دەوڵەتێکی کوردی هەبووە ئامانتوانی بە ناوی دەوڵەتەکانەوە خراپترین فیلم مەسەن ئەم ساڵ 10 فیلم کراوە لەناو 10 فیلمی خراپە چاکێکمان هەڵەبژاردووەمان ناردە دەرەوە بەڵام ئێستا ناتوانین فیلمەکەت بە شێوازی دەوڵەتی و فەرمی بینەریتە دەرەوە یان ئەوەیە تۆ سەر بە عێراقیە ببینیڕێتە وەزارەتی ڕۆشنبیری عێراق لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیری عێراقەوە بتوانی بینە یان ئەبێ لە ڕێگەی کەرکی تایبەتەوە یان کۆمپانیایەک لە دەرەوە بدۆزیتەوە کە کۆمپانیای تەوزیعن بێن فیلمەکەت لێوەرگرن و بینێرن و تەوزیعی کەن بە فەستیڤاڵاتی دنیاە
يعني ئەوەی کە کراوە تا ئێستا جێگەی دەستخۆشیە یعنی ئەوەی جێگەی دەستخۆشیە چونکە ئەو هاوڕێیانەمان کە بە ئێستاشەوە خەریکی فیلم دروستکردن سەپۆرتیان کەم بووە و هەر ئەوە نشتوانراوە ئەمە ئەم چوان ساڵی پێشوو من وەکو خۆم بڕاستی تەرکیزم لەسەر دروستکردنی دووشدا بووە تەرکیزم لەسەر دروستکردنی فیلم کرووە بووە کە هێزی کار و مانپاوەرەکەی کە بتوانین بناغەکەی مەسلن بۆ نمونە ئەگەر ئێمە لە فیلمێکە 60-70 کەسیایە بەشدار بێ لەم فیلمە ئەگەر ئەم 60-70 کەسی لەناو ئەم فیلما بێ هەر هەمووی کورد بێ و هەمووی خەڵکی و کوردستان بێ ئەو پارێکە لەناو ئەم فیلما خەرجیەکەی توئی بۆ کرووە لەناو وڵاتەکەی خۆت و لە چوارچێوەی کۆمپانیاکە و لە چوارچێوەی دروستکردنەکان پارەیە سرکڵەکەوە خولێتەوە جارێکی تر ئەتوانی بەکاری بێنیتەوە چ جای ئەوەی تۆ مەسەرەن جاران 10 ساڵ لەمەوە پێش کە فیلم دروستەکرا لە ساڵ 75 بۆ 85 کرووەکە ئەجنەبی بوونیان لە دەرەوەیان لە ئێرانیان لە تورکیایان لە وڵاتانی ئەوروپا هاتن یارمەتی ئێمەیان یا فیلم من بۆ خۆم فیلم پرۆدیوسەر بووم لە ساڵ 85 کرووەکەی کە فیلمەکان دروست کردووە لەگەڵمان خەڵکی ئەجنەبی بوون بەڵام ئەو فیلمێک کە پێراریان ئەم ساڵ دروست کراوە لە ساڵ 85 خەڵکی خۆمان بوون ئەمەش لە ڕووی دروستکردن و بەرهەمهێنانەوە هەنگاوێکی ئێجگار گەورەیە کە ئەمە ئەبوو حکوومەت بیکا بەڵام ئێمە لەسەر ئاستی کەرتی تایبەت کردومانە پێشتر مەسەن لە هەموو هەرێمی کوردستانە ماتوانی بڵین دانێ دوان سینەماتۆگرافیمان کەسێکەیە کە بتوانێت وێنەی فیلم بگرێت بەڵام ئێستا ئەتوانی بڵێ 6-7 ئەوەی کە ئەتوانێت مەسەن جاران کەسێکمان نەبوو بتوانێت لایتی فیلمێکدا بنێ ئێستا ڕەنگە 6-7 هەبێ ئەمە هەمووی جێگەی دڵخۆشیە بەڵام ئەوەی کە ماکو تۆ ئەڵێ بڵین ئەم فیلمێکە ئێمە ئێستا دروستمان کردیانە و هاوڕێنی کە ئێستا دروستیەکەین بە جیهانی بکەین بەڕاستی یەک دنیا ڕێگە جێڕێی هەیە کە بگیرێتە بەر بۆی تۆ بتوانی ئەم فیلمە لەم وڵاتی خۆتەوە بینەری بۆ هەموو پلتفۆرمەکانی دنیاکە من چەند جار لەگەڵ پلتفۆرمەکانی دەرەوە قسەم کردووە یەک دنیا سەبەب هەیە توانین لە شەوێکی لە کاتێکی ترا باسیەوە بکەین کە بۆچی فیلمەکانمان ناگاتە ناو ئەو پلتفۆرمانەکەەوە ئەتوانین زۆر قسەی قسەش زۆر هەڵاگرێت بەڵام هەر ئەوەندا ئەڵێم ینی ئەوەی کە کراوە پێشتر ینی نەک ئێمە ئەو پێش ئێمەشکە جناب باسەکرێت وانی کە ساڵی 90ەکان خەریک بوونەوەی کە دوای 1970وانەوە خەریک بوون ئەگەر ئەوان ئەو ڕێگریە ئەو کارەساتانە نەهات نایەتە بەردەمیان ئەو بێئەمەلیە نەهاتایەتە بەردەمیان ئێستا لەم وەزعی ئێستانە ئێستا لیڤڵی دروستکردنی فیلم و ئەوانە چووە هەنگاوێکی تر بەڵام بە دڵنیاییەوە تا ئێستاش ئێمە پێشتر ئینڤستمان کردووە لەسەر دروستکردیان لە ڕووی کواڵیتی و دروستکردنی کروەوە ئێستا لە ڕووی کواڵیتی و کرو تقریباً تا ڕادێک فیلمەکانمان لە ڕووی تەکنیکی و کێشەیەکی ئەوتۆی نییە وەکو تەکنیک بەڵام ئەوەی کێشە گەورەکەی کە ئێستا هەمانە بەڕاستی ئینڤستمان نەکردووە لە مەسەلەی سیناریۆ نووسین و جێڕانەوەی چیرۆک خەلەلێکی گەورەمان هەیە لە مەجای سیناریۆ کە بەڕاستی ئەوش پێویستی بە معریفە هەیە ڕەنگە من سیناریۆ نووسێکی باش نەبم بەڵام سیناریۆ نووسین پێویستی بەوە هەیە کە تەجربەی ئەوێ معریفەی ئەوێ چیرۆ نووسی باشی ئەوێ وەکە ینی اختصاسێکی بەڕاستی وەکو وایە لەناو ئەگەر وەکو شتێکی طبی تەماشاکردن وەکو وایە عملیاتی کاسی سەر بکرێت بۆیە ینی لە ئاخیرەوە فیلم سکرپتەکە و چیرۆکەکەیە ئەگەر تۆ نتوانی بە جوانی ئەم سکرپتە داڕێژرێتەوە بە جوانی نەگەڕێتەوە مەسیجەکەت ناگات ڕەنگە مەسیجەکە بگرام بەڵام ڕەنگە مەسیجێکی خاو بێ مەسیجێکی کاڵ بێ بۆیە ئێستا ئێمە حەقایتر لەم ولا بەڕاستی وردە و من ئێستا دەستم پێ کردووە لەگەڵ سیناریۆ نووسەکانی چواردەوری وڵاتی خۆمان قسەمان کردووە کە بتوانین لە ماوەی ئەم 4-5 ساڵەی ئایندا هەموو تەرکیزێکمان لەسەر نووسینی سیناریۆ بێ و گەنجانی خۆمان خەڵکانی خۆمان ئێجگار تاقەیەکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان لە بواری نووسینا بەڵام ڕێک نەخراوە پشتگیری نەکراوە و وەرکشۆپ نەکراین من تا ئێستا نەمدیوە حکوومەت یان لایەنێک دوو کادر بنێرێتە دەرەوەی وڵات بۆ فێربوونی شت ئەم هەموو کادرە ئەچێ وەکو دکتۆر وەکو مهندس وەکو خوێندن وەکو ماستەر وەکو دکتۆرە بەڵام نەکراوە مەسەلەن کۆپەرێشنێک بکرێت لە بینی ئێمە و ئەڵمانیا لە بینی ئێمە و ئەمریکا کە 4 فیلم مەیکەری ئێمە بڕن بۆ وەرکشۆپێک بۆ خوێندنێک بۆ ماستەر کلاسێکی تایبەت لە بواری تەکنیکیا لە بواری نووسینە لە بواری لایدا لە بواری کامێرا بۆیە کاک بەختیار با دەرفەتێکی کەشە بدەمێ هەنێ پرسیاری برادرانی حەزم کردەوانە بڵێم ئەوانە بخوێنمەوە بۆ ئەوانش لێماندانە بڕێن بەڵام باسی چەمکێکت کرد مەسەلەی خەڵکی خۆمان کە بچێ فیلم ببینی و پارە بدات نوکتەیەکتان بۆ گێڕمەوە تقریبا نوکتە نییە فێر نکە بابەتێکی فێر لە هۆڵەندا بووم لە کارگەیەکە ئیشمە کرد کارگەکە
هەمووی تورک بوون، یعنی خەڵکانی ڕۆشنبیر نەبوون. فیلمێکی تورکی لە هۆڵندانی نیشان بدرێ، ئەوە هیچ ئەو خەڵکەمە بینی ئەوەی کە لە کارگەکە لەگەڵ مایشیانە کرد ئەیانم بینی شتیانە کڕی لە هیچ مارکێتێک نەیانە کڕی ئەچون لە دوکانی تورکەکانیان کڕی ئەیانە بە پارەکە بۆ خۆمان بێ. وتیان فیلمێکی تورکیایە هاتووە کاکە وتیان سەرکەوتە ڕۆی دوتما ئەڕۆم، هەر هەمویان لە ڕۆژێکە هەر هەمومان بێکەوە کارگەکە ڕۆشتین تورک ڕۆشتین بۆ سەیری فیلمەکە باوەڕەتە بێوەنە هیلاک بوون بینیم خەوتە بوون سەیری فیلمەکەیان نەئاکرد. بەڵام مەبەستەکە چی بوو؟ بەس پارە بدەن فیلمەکە بەردەوام بێت پارەکە بگەڕێتەوە بۆ تورکیا. یعنی بەبستمەوەی خەڵک ئەبێ پارە بدات لەسەر ئەو قسەی بەڕێستان پارە نەدەیت بۆ سیرکردنی فیلم. ئەمە گەورەترین خیانەتە کە ئێمە ئیکەین بەرامبەر بە کەرتی فیلمسازی. بابێمە سەر پرسیارەکان. کاک بابان حەمەساڵ حەڵێ بە خێراتنی کاک بەختیارەکەم ئەمێ بپرسم ئایا ئەکرێت یان گونجاوە ئەگەر سینەمایەکی گەڕۆکی گەورە دروست بکرێت لە شار و شارۆچکەکان جێگۆڕچەی پێ بکرێت لە پێناو ئاشناکردنی سینەما بە خەڵک وە کەمێک هەرزان بێت، ئەمە لە شکۆی سینەما کەم ناکاتەوە. بۆ نمونە چەند فیلمێک هەڵبژێردێ لانی کەم فیلمەکانی بەر لە ساڵانی پێشوو نمایش بکرێت. من خۆم پێم وایە خەڵک زۆر ڕووی تێکات. ڕاستە وەڵای جای بەم ئێستا یەکسەر بەڵێ پرسیارە بۆ تۆ. بەڵێ مەسەلەی ئەو سینەمای گۆڕەکە تەکنیکی پیشانانی فیلم ئەگەر لە ڕێگەی جیهازی دیسیپیەوە بیانی لە ڕێگەی جیازی سینەمایی و تۆ چێژەکە لە ساسە وەرگری یانی لە دەنگ و ڕەنگەکە، چونکە فیلمی سینەمایی کە مۆنتاژە کرێوکە پۆستی بۆ کرێیانی بە شێوە دەنگ و ڕەنگەکە ئەوێ لە شوێنێکی زۆر ڕێک و پێک و داخرا و ئەوانە بێ ئەشتوانی لە دەرەوە ئەم شتە بکەیت. ئەتوانی مەسەلەن دیسیپیەکی گەڕۆک دروستکەیت و کۆمەڵێم کە بەرەوانە بچی لە شارەکانە، بەڵام تێچووی ئەمە ڕەنگە لە بلیتەکان زیاتر بێ. تێچووی سێتەپکردنی ئەم ئیشە سێتکردنی ئەمیشە بەس بە پرۆفیشناڵیانی کواڵیتی ئیشەکەت بگات ڕەنگە لە تێچووی ئەو تکتەی مەسەن بۆ نمونە ئەگەر لەو شارۆچکەیە کە زەحمەتە 500 کەسیش بچێت تەماشای بکە ڕەنگە تێچووەکەی زیاترێک بێ لەو تکتەی کە تۆ دەست دەکەوێتەوە. ئەوە یەکێکە لە کێشە گەورە، چونکە زۆرێک لە شارۆچکەکان ئێمە بەس شارە گەورەکانمان مەسەلەن دوو شاشەی سینەمای باقی شارۆچکە بچووکەکان ئێمە لەسەر واجبی خۆمان هەستاوین مەسەن لێ شاشەیەکماندانا و بە پارێکی زۆر ڕەمزی چوین ستافمان بردوێتەوە یەک دوو ڕۆژیش لێ فیلمەکەمان پیشانە و بڕوا بکە، ینی هیچ ئینکەمێکی بۆ ئێمە تیان نەبووە، ینی هیچ ئەو پارەیە نەهاتوێتەوە بۆ ئێمە لەبەری پارەکە بەشی مەصرەفی ئەوەی نەکردو کە ئەم خەڵکە چووەتە ئەوێ و گەڕاوەتەوە. بۆی پیشانانی فیلم بەڕاستی تۆزێ زەحمەتە بۆ شێوازە گەڕۆکیە. هەرچەنە یەک دوو تەجربەش کراوە ئەم ساڵ یەک دوو تەجربەیان کرد ئەوەی کە ئەو برادرە باسیەکە بزەبت کرا، بەڵام تێچووەکەی گرانترێکە لەو پارێکە ئەگەڕێتەوە ڕاستی. بەڵێ نە ئەوە کێشەیەکی گەورەی و پەیوەستە بە کەمپەنیەکە و کە با بڵێن کەمپەنی نیشاندانی فیلم. بەڵام من بابان با شتێکە بۆ باسکەم چوون بۆ بینینی فیلم کەڵچەرە نەریتە. لە کاتی کۆرۆنا لەم ئەمریکایە من ئاگام لێبوو وێنەکانیشم زۆری هەڵگرتووە. من خۆم چووم بۆ فیلمێک نازان بیرم نییە کام فیلم بوو، لە ناو سیارەکەمەوە دانیشت بووم، سیارەکەم خست بۆ سەر FM سەیری فیلمەکان نەکرد، هەمووی لە پارکێکا بووین چونکە بۆمان نەبوو بەرکەوتەمان لەگەڵ خەڵکی ترابێ و هۆڵەکانی سینەما داخرابوون، ناچار بووین لە پارکێکا فیلمەکە لێ ئەدرا، بەڵام دەنگ لە ناو سیارەکەمان لە ڕێی FM. بەڵێ ئێمەش ویستمان لە کاتی کۆرۆنایە چونکە فیلمەکەی ئێمەش تووشەوە بوو سەفرنەوە بەر کۆرۆناکە و ویستم تاقیکردنەوەی لەو بابەتە بکەم بەس بڕوا بکە تێچووەکەی بۆ ئێمە زۆر زیاتر بوو لەوەی کە بتوانین ئەوشتا وانە ئەوەش کێشەیەکی گەورەیە. بەڵێ ڕووناخان بزانین ئەمیان چێڵێ بۆ چوونیان پرسیارە لە پاش سڵاو ڕێز ئایا ئێوە بڕواتان وایە حکوومەتی کوردستان پشتگیری سینەماکاران بکات لە دابینکردنی موچە و پێداویستیەکانی کە فیلمێکی باش دروست بێت تا ئێستا نەکرابێت، کەی ئەکرێت بۆ تا ئێستا چەند هۆڵی سینەما و شانۆ هەیە لە شارەکان بەداخەوە هوەر
زۆر بێباهەیەخە کە ناش بێت وابێت وەک ئێوە وتان ناسنامەی هەر نەتەوەیەک هونەرەکەیەتی بە تایبەت سینەما تا سەرکەوتوو بن. پرسیارەکەی وایە ئایا پێمان وابێ حکوومەت بیکات ئێمە داوا ئەکەین وەنیە کاک بەختیار؟ وڵای ئێمە داوامان کردووە من چەند ساڵە داواکەم نازانین تر هیچ تا ئێستا ڕووی نەیاوە داوا ئەکرێت. بەڵێ ئەم پێگەیە فیلمی کوردی پێگەی فیلمی کوردیڵێ توانای فیلمسازی کوردی زۆر بچووکە. 3 فیلمی کوردی باش دروست بکەن حکوومەت پارەی بۆ تەرخان ئەکات. من لەگەڵم بۆ چوونە نیم کاک بەختیار. ئاوا بزانم کاک بەختیار خەتەکەی نەما ئەوە هاتەوە بەڵێ بەڵێ بۆت بخوێنمەوە ئەڵێ توانای فیلمسازی کوردی زۆر بچووکە. 3 فیلمی کوردی باش دروست بکەن حکوومەت پارەی بۆ تەرخان ئەکات. جاوتم من لەگەڵم بۆ چوونە نیم کاک بەختیار نازانم بەڕێستان چیڵن. ئەفەرمێتی وتێتی چی؟ توانای فیلمسازی کوردی زۆر بچووکە. 3 فیلمی کوردی باش دروست بکەن حکوومەت پارەی بۆ تەرخان ئەکات. وڵای تر هیوادار وڵای هەرەوە نەمان پێکراوە ئەگەر نازان مەڵا بڵم چی بزەبت پێم وان نییە من ناڵێم توانای فیلمسازی کوردی زۆر گەورەیە لەوەیە هاو بۆچوونت بم پێگەی فیلمی کوردی بەڵام ئەگەر فیلمی کوردی باشش دروست بکرێت ئایا حکوومەت پارەی ئەداتێ حکوومەت چۆن بزانێ ئەم فیلمە باش دروست دەکرێت پێشتر پارە تەرخانەکرێت. ڕوونکردنەوەیەکممە ئەگەر دامەزراوەیە گێبێ بۆ هەڵسەنگانی فیلم و دروستکردنی فیلمەکەەوەی و دامەزراوی فیلم فان یان دامەزراوەیەک بێ بە هەر ناوێکەوە بێ ئەو دامەزراوەی ئیشی ئەوەیە کە سکرپتەکە بخوێنێتەوە و باجتی بۆ دابینکە و ڕێنوێنیکە تەنانەت ئەگەر پێویستی بە کۆپەریشن بوو لەگەڵ وڵاتانی تر یارمەتی بە تەنانەت تەسویری لە دەروی وڵات هەبێ ڕێگەیان بە دیزایان بۆ دابینکە شتیان بۆ دابینکە ئەمە تا ئێستا نەمان بینیوە بکرێن و هیوادارم ئەگەر فیلمەکانیشمان ئێمە خراپ بوو بێ هەوڵێکمان ناوە بەڵام هەوڵەکە سەپۆرتی کەم بووە ینی شتەکە لەسەر ئاستی شخصی و کەرتی تایبەت بووە نەکراوە ینی بە حکومی نەکراوە و سەپۆرتی نیشتیمانی نەبووە بۆیە ینی هەموو هەوڵێکمانەوە بۆ کە حکوومەت و دام و دەستگاکان و دەوڵەمەنەکان ئاوڕێکمان لێبنەوە بەڵام نەکراوە تا ئێستا بۆ ڕەنگە یارمەتی هەنێ فیلم سازیراوێ و فیلمی دروست نەکردوانش ڕەنگە واردە بەڵام ڕاستی هەر ئەوە نەمان پێکراوە لەسەر ئاستی شتی شخصی لەسەر ئاستی شخص ئێمە کردومانە هەر ئەوە نەمان پێکراوە. منیش بۆ چوونێک لەسەر خاڵێکی جەنابتان کە ڕوونکردنەوەدا وەکو پێگەی فیلمی کوردی ئەڵێ توانای فیلمسازی کوردی زۆر بچووکە کە تواناکە زۆر بچووک بێ ئەبێ ئێمەش لێبوردەییمان هەبێت با فیلم بکرێت ئەگەر خراپ نەگرینەوە. من هەموو جارێک شتاڵێ مستاز من هەموو جارەڵێم ئێستا تۆ مەسە ئەو تەلەفۆنی کە پێێتە ئایفۆنە و ئەزانی کامە ئایفۆن و دەستکردی ئەمریکای و ئەم هەموو تەکنیکەی دیایە ئەم هەموو تەکنەلۆژیایی لەناو ئایفۆنێکە لەناو تەلەفۆنێکی بچووکە بۆی کە کردیتە تۆ بەکارهێنیت و بەکارهێنەری بەڵام ئەگەر ئێمە کەسێک هەستێ لە سلێمانی لە هەولێر لە کوردستان لە باکوور لە باشوور تەلەفۆنێک دروستکە تەلەفۆنە شەرت نییە سمارت بێ بەس تەلەفۆن بێ یعنی تۆ بتوانانی قسەی پێ بکەیت و دایخیتەوە تەلەفۆنکەی بۆ هاوڕێکانە بۆ بتوانانی کۆمونیکیت پێی لەگەڵ دەرەوە یعنی تۆ لە ئاخیرۆ تەلەفۆنێکە دروست کردو بە سمارت نییە بۆ بە سمارتکردنی ئەم تەلەفۆنە پێویستی بە یەک دنیاشت هەیە کە تۆ سەپۆرت کرێ ینی کاتێک کە تۆ مەشروعێک دروستەکەی بە یەکەم جار ماکێتەکەی دروستکەی ئێمە توانی ومانە ماکێتەکەی دروستکەین ینی ئەزانن تواناکەی ئێمە تقریبان هەیە بەڵام پێویستی بە برەویان هەیە برەویانیش لە ناو سینەما لە بروی سینەما گرانترین هونەرە بەڕاستی ینی جاری وا بۆ من دیمەنێکمە بۆ دیمەنەکەم پارەیەکی ئێجگار زۆری ویستووە و ڕەنگە بە نیو دقە لە لای بینەرەکە لە سینەما ڕۆیشت بێ و هەر پێشی نەزانی بێ کە من ئاو هەموو پارەیەم بۆ ئەو نیو دقەیە خەرج کردووە بۆ ینی پێویستی بە پارەیەک و بە هاوکاریەکی زەبەلا هەیە هاوکاریەکانیش هەر ئەوە بۆ کە پێشتر لەم بەرنامەیان لە بەرنامەکانی ترا باسمان کردووە ینی هیوادارم توانی بێت شتێکمان کرد ئێمە ناڵین فیلمی زۆر گەورە و زۆر جیهانی زۆر ئەوەمان کردو زۆرە ئێمە توانیمانە لەسەر ئاستێکی لۆکەڵی ئەم شتە دروستکەین هاوڕێیان مامتان و وردە فیلم دروستکەن بیخەنە سەر شاشەی ئینەکان ئەم بارودۆخی کە ئێستا کوردستانی تایە پێویستی بە سەپۆرت هەیە زۆر پێویستی بە سەپۆرت هەیە ئەگین
بەدڵنیایەوە فیلمی وڵاتانی تریش لە ئێمە زۆر جوانجێگە زۆر ڕێک و پێکتر بێ ڕەنگە زۆر لیان و فێرە بین بەردەوام ئێمە ئیدعای ئەومان نەکردو ئێمە فیلمێکی گەورەی جیهانیمان دروست کردەوە و سەپۆرتمان نەبێ ئێمە ئیدعای ئەوەکەین هەوڵێکمان ناوە لەسەر ئاستی تاکو لەسەر ئاستی کۆمپانیەکان پێویستمان بە هاوکاری حکوومەت بوون نەیکردین ئێستا پێویستمان بە هاوکاری خەڵک هەیە کە لەوە تێبگا کە هاو بۆ سێری فیلمەکەمە ئەوەنێ ڕەخنەی ڕوخێنەرمان لێگرێن ئەوەنەی لێمانەیان سەپۆرتی ئەوەشمان بێت تەکتەکە بکرێ و ڕەخنەکەشمان لێ بگرێت کێشەی نییە بەڵام ڕەخنەیەکی وان نەگرێت کە گەنجێک مەسەلەن ڕسمی ئەم فیلمەی گرتووە بیرڕوخێنە جارێکی تر نەچێتەوە سەر کامێراکەی ئەوە گەورەترین کێشەمانە ئەوە گەورەترین کێشەمانە من هەموو جارێک لەم پێگەیەوە داوای ئەوە ئەکەم کاکە با هەوڵدەین بە کۆمنتێک بە سەرنجێک ڕوونکردنەوەیەک بین یعنی کە ڕەخنەشبی با ڕەخنەیەک بنیات نەربێت بە هەوڵدەین و کەسەی بەرامبەرمان پێی دروست بێت بۆ بیشتێنینەوە بۆ هەڵی ڕەخنەشمان لێ ناکەم جاری وا جنێویشمان پێ ینی هاوڕێ هونەرمەندەکان جنێویشمان پێ ینی جاری وا ڕسمەکەمان بڵاوەکەنەوە بە خەتاتی لەسەرمانە نووسن وەکوایە بێ ئێمە گوناحێکی گەورەمان کرد لە ئاخیرۆ فیلمێکمان دروست کرد بەخۆی ئێمە گوناحی گەورەمان نەکردووە باڵی کەسمان تێک نەیاوە هەوڵمان ناوە فیلمێک تەجربەیەکەین بەڕاستی ویستمانە خۆمان تاقیب بکەینەوە ینی نەمان ویستەوە بەڕاستی وەکەوە باڵەخانانێک کە لە ناو شارا دروستەکرێ هەمووی کرێکاری تورک و عەرەب و فارس و ئەمانە دروستیەکە هیچ کوردێکی تیانی و کەسیش قسە ناکە ئێمە چوار گەنج سەرمان کردو بەیەکە هۆڵمان ناوە چەند ساڵە نزیکە 25 ساڵە خۆمان ماندووەکەین تا توانین مارەفێریەوە بین جموجوڵێک لە فیلما دروستکەین حەقی سەپۆرتی هەیە حەقی ئەوە نیە جنێومان پێ بدرێ لەبەر شتێکی خراپمان نەکرد لە ئاخیرۆ فیلمێکمان کرد دەتوانین سەیری نەکەی هەرەوەیە وا با بچین لەسەر چەمکێکی کە پرسیاری خانمێکی کە لینا سیروان ئەڵێ بۆچی سینارێستەکان پارەی کەمتر وەرەگرن کە کاک بەختیار بە نەشتەرگەری سەر ناوزەندی ئەکات پارەکەم وەرەگرن سینارێستەکان وا ئەڵێ لینا خان واڵێ نازانم من ئاگام لێ نیە نازانم بۆ پارەکەم وەرەگرنیان وڵای دقیقا نازان بەڵام ئەگەر سینارێستێک تا ئێستا لەگەڵمان کاری کردبێ ینی پارەی فیلم دروستکردن لە کوردستان زۆر زۆر پارێکی زۆر زۆرکەمە چ سینارێست بێت دەرهێنەر بێت چ کامێرا بێت هەموو بابەتەکانی تر بە ینی ئەو پارەی ئەو برادرانەوە هاوڕیانەی ئێمە وەریەگرن بەڕاستی لە دنیای دەرەوە لە ڤیدیۆکلیپێکا وەریەگرن یان لە دروستکردنی تیڤی کۆمەرشەڵێکا وەریەگرن ئەوەی کە من بناسی ئەوەی توانی بێتم ئەو پارەی کە لە بەردەستم بوو بیان پەیام کردێ بە شێوازێک لە شێوازەکان دابش کراوە بەناو ینی من یەکێکم لەو کەسانی ڕەنگە خەڵک هەبێ شایەتیم بۆ بە کە زۆرترین هەوڵم ماوە ئەو خەڵکانی لە چواردەوری فیلمەکانی خۆمیان لە فیلمی هاوڕەکانم کۆکەمە هەمووی کورد بن و هەمووی ئەو خەڵکانە بن کە تازە دروست بن و تەجربە بکەن ینی خۆ منیش ئەمتوانی مەسەم خەڵک لە دەرەوە بێنم فیلمەکەم باشتریش بێ خەڵکی ئەجنەبیش بێنم مقاوماتی فیلمەکەم زۆر باشتر و ڕێک و پێکتریش بێتە پێشەوە بەڵام نازانم بڕوانەکەم غەدرێکی وامان کردێ چەند تەجربەیەکی نووسینی سیناریۆ هەیە و برادرانش کە سیناریۆیان نووسیەوە بەقەدر ئەو پارەی کە باجەتی فیلمەکە هەبوو بۆ پارەکان ینی پارەکە وەرگیراوە هیوادارم قەدرمان لە کەس نەکردوێ بەڵام ئەوەنەی لەسەر خەیاڵ بم مەسەلەی پارەی فیلم لەلای ئێمە پارێکی زۆر کەمە ینی وەکو سیناریۆ نووسێک و کەسێکی تر لە ناو کرووەکە کە نزیکەی مانگێک هیلاکە بێ بە دروستکردنی فیلمەکەەوە هەر ئەوەنە پارە لە بەردەسا هەبووە یان هەر ئەوە نتوانیوانە مارکێتینگکەین و پارە پیاکەین بۆم فیلمەکە بیدەین لە دەست کرووەکەمان بەڕاستی ئەگەر کەسێکی لە ینی باسی کەسێکەکات غەدرمان لێ کردێت توانێت یان بیڵیان بەنامەیەک بۆم بنێرە بزانین چۆن پاریکەمان ناو بزانم مەبەستی گشتیە با بچێکە ئەڵێ سڵاوتان لێبێت پەریخان شێخانیاڵێ ئەڵێ سڵاوتان لێبێت پێم وایە جیاوازیەک لە نێوان هەردوو چەمکی فیلمی و چەمکی بە بازارکردنی فیلم هەیە ئەوەی یەکەم ئامانج لێ قازانجە و بۆ ئەمەش پەناوەبەر و ڕوژاندنی سێکسی و ناوەڕۆکی بێپەیامە بات هەرچی ئەوەی دووەمە هەموو فیلمێکی پێویستی بە بازارکردنی فیلم هەیە و ئەمەش پشت بە پێوانەکانی هوەری باڵا و سیناریۆی جوان و پڕ لە ناوەڕۆکە بەستێت وابزانم لە کوردستان ئێستا تێکەڵیەک لە نێوان ئەو دوو چەمکە هەیە واتە فیلمی بازرگانی بۆ بازرگانی و قازانجە هەرچی بە بازارکردنی فیلمە ئەمە زۆر پێویستە وابزانم ئێمە شەر کاکیار لە ناو نیشانەکە شارێن بە بازارکردنی فیلمی کوردی باسی فیلمی بازرگانیمان نەکردووە نەکرد فیلمی بازرگانی ئەو چەمکانەیە کە پەریخان خان بەڕێستان بینیم جاری وایە لە هۆڵەکانی سینەمای کوردی و کوردستانە
ئەڵێن فیلمێک نیشانە درێ شانۆیەک نیشانە درێ بە دوومان نمایی شەکرێ بەس بۆ پێکەنینی خەڵکە خوتوکەدانە ئەوە ئێمەش لەگەڵتاینەوە بەس کارێکی بازرگانی تر چی شانۆیی بێ چی فیلم بێ هیچ پەیامێکیکەی مرۆڤایەتی لە پشتەوە نییە لەگەڵتاین ئەویان ئەو چەمکەیە ئێمە شواڵی و تەنانەت ناونیشانی بابەتەکەش بە بازارکردنی فیلمە یعنی ئێمە مەبەستمان لەوەیە فیلمە ڕژنەکان فیلمە جدیەکانش چۆن بازاری بۆ پەیاکەین تا لەسەر پێی خۆی بوەستێت ئەمە پێم وایە کاک بەختیار تۆ شەر هەمان بۆ چوونت هەیە نازانم ڕوونکردنێکی زۆر بەسییتمان نا پێشتر ینی بە بازرگانیکردنی فیلم کام فیلمی کە تۆ ئێستا لە هەرمی کوردستان دروستیکەی بڕۆ ناکەم قازانجێکی ئەوتری هەبێ ینی فیلم مەیکەری پێ دەوڵەمەند بێ لە کاتێکا فیلم مەیکەر فیلم ساز مەسەرەن توانێت لە ساڵێکە یەک فیلم بەڵێ کاک ئالان هەمووان ئەڵێ من شایەتم لەوەی کە بەڵێ کاک بەختیار کاک ئالان هەمووان بزانین پرسیارە یا ڕوونکردنەوەیە ئەڵێ من شایەتم لەوەی کە هاوڕێی خۆشەویستم کاک بەختیار لە بواری فیلمسازیە پرۆفشناڵە بە کورتی و پوختی بەداخەوە ئەڵێم کە ئەبێت دەست لە دەسەڵاتی کوردی بشوین چونکە دەسەڵاتێ نەتوانێت کارەبا پەیا بکات چۆن بوو بۆ فیلم تەرخانەکە بۆیە تاکە چارەسەر بۆ هەموو کەمەکان پەیوەندی بەستنە بە دەرەوەی کوردستان واتە کۆپرۆدەکشن بۆیە باشترین چارەسەرە بۆ قەیرانی فیلمسازی کوردی ئەمەی کاک ئالان بەس پێشنیار بوو کاک بەختیار جان زۆر سپاسیەکەم کاگەران زۆر سپاسیەکەم بەڵێ کاک برا ئازاد گەلک ئەمژی گەلک سلااو ڕێز بۆتە هەنە و خۆشییا وەژی دکەین کە ئیشە بینەرە مەی و ئاریکاریە مە دکەیت لە بە هەکە نێرینەکە خۆ هەبیت ئەم لە خزمەتێتینە کاک شازاد ئومێدەڵێ لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ کارەکانتان بەڵام کێشەکە ئەوەیە نازانن چۆن چیرۆک بیجێڕنەوە ئەو هەموو چیرۆکە جوانانە هەیە بەڵام نازانم بیجێڕنەوە بە هیوای سەرکەوتنی زیاتر ڕاستە لە هەوڵین بۆی بزانین باشتر بیجێڕینەوە ئەوە کاک شێرزاد باسێکی ئەوەمان کرد ڕوونکردنەوەیەکی ئەوە درا من پرسیارم لە کاک بەختیار کرد و ڕوونکردنەوەیەکی لەسەرەوەدا مامۆستا جوانە خان جوانە سەعید دەڵێت سڵاو ڕێکەمێکە دیار نیم پرسیارم نییە تەنها جۆتان لێگرن دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ بەڕێزیشتان بزانم برادێکی کاکە ئەگەر هین بێت چونکە کاک بەختیار ماندووە ئەمە زۆر هیلاکی نەکەم قەیناکە جاوی پرسیارەکانینەوە بەسەرچاو کاک شازا دەڵێ لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ کارەکانتان بەڵام چیرۆک نازانم کاک شازاد هەمان شتن پێوتینەوە بەسەر نستەکانی فە و هەموو چیرۆکە کاک شازاد جوابمان نایتەوە دوایەوە لە ناو بابەتەکانە من ئەو پرسیارەی بەڕێستم لە کاک بەختیار کرد جوابی دایە وەڵامتی دایەوە بۆیە داوای لێبوردنەکەم حەز ناکەم دووبارەیەکەیتەوە گەر شتێکی تازە پێ خێنە سەرسەر و سەرچاو ئەوەیە ماڵکاولیەکە ئێوە دروستی ئەکان ئەوانی تریش هێشتا کاردانەوەیان زۆر ناشرینە بەداخەوە لە ناو هونەرمەندانە ناتەبایی و دووبەرێکی هەیە ئەوەش ڕێگەیەکی ترە بەداخەوە لیناخان چەند پرسیارێکی کردو بەڵام پرسیارێکیانم هەڵگرت بۆ کۆتایی لیناخانە پرسیارەت حەزەکەم زیاتر بخەمە بەرچاو هەرچەنێ تا ڕادێک شتی شەخصیە بەڵام بزانم کاک بەختیار بەڵێ تێچوو داهاتی فیلمی 09 چەند بوو کۆگشتی ژمارەی بینەرانی 09 چەند بوو دوو پرسیارە بەڵێ 09 تێچووی دروستکردنەکەی چونکە تێچووی دروستکردن و بڵاوکردنەوە دوو تێچووی جیایە تێچووی دروستکردنەکەی وەکو دروستکردن تا مەرحەلەی مۆنتاژ وانەتەوە بۆ تا چۆتە سەر شاشەی سینەما نزیکەی زیاد لە 450,000 دلاری تێچووە وەکو تێچوو ینی وەکو پارەی کاشکە لە ئیشەکە تێچووە بۆ باجتی بڵاوکردنەوەکەشی لە حدودی 50 بۆ 6,000 دلارێک بجێی بڵاوکردنەوەکەی بووەکە بۆ شەریکاتی تەوزیع و ڕیکلام و دیستریبیوشنوانە ینی بە کۆی گشتی چووەتە سەروی $5 ملیۆن تقریبا
یعنی لە کۆی گشتی فیلمەکە. پرسیارەکەی تریشی چی بووە؟ کۆ گشتی ژمارەی بینەرانی 09 چەند بوو؟ کۆی گشتی وەکو باسم کرد 09 بەر کاتی کۆرۆنا کەوت بەداخەوە تقریبان بە کۆی گشتی لە هەموو هەرێمی کوردستان نەچووە 50,000 کەس بەداخەوە، چونکە ئەو کاتە کۆرۆنای هاو بەسەراوە مەجبور بووین فیلمەکە ڕاگرین، تووشی زەرێکی زۆر گەورە بووین، نەمانتوانی فیلمەکە ینی پارەکەی خۆی دەربێنێتەوە. ئەوش ینی جێگەی داغ بوو لە برەوەی کۆرۆنا زەرێکی گەورەی لیان و نەمانتوانی بە باشی ئەو کاتە فیلمەکە بڵاوکەینەوە. کاک بەختیار، ئەمەوێ لێرەوە کۆتایی بە وانەکە بێنم، چونکە پرسیاری کە نییە وە خۆش پرسیاری ترم هەیە، بەڵام حەز ناکەم زیاتر مانوت کەم، بۆیە با پرسیاری من نەبێگە پرسیاری برادران هەبێ ئەوەی خینە سەر و سەر چاو، بەڵام پرسیاری من واتای بینی خۆم و خۆت بێ و چەند جاریش هەر ئەو پرسیار و ڕوونکردنەوەنم لەگەڵ برادرانی ترا باس کردووە. کاک بەختیارجان لە کۆتاییە بەڕێستان چیتان هەیە بۆ چی پێشنیارێکتان هەیە بۆ ئەوەی بواری فیلمسازی هەوڵ دەین ئەم چەمچی بە بازارکردنە گەشەی پێ بدەین؟ وەڵا یەک پرسیارێکم هەیە دوای ئەم بۆ چونەی خۆت حەزەکەم لێ بکەم. بەڵێ چی بکەین بۆ بە پیشە سازیکردن فەرمووت؟ بۆ چۆنی خۆت چییە ینی بۆ گەشە بە بازارکردن بواری فیلمسازی بدرێت؟ وڵای وەکەوەی کە لە ینەکە باسمان کرد یەکەم سەپۆرتی خەڵک و حکوومەتە، یانی سەپۆرتی فیلمی کوردی بکرێت لەلایەن چه خەڵک و چه حکوومەتیشەوە. ئەمە فیلمی کوردیە باتە قۆناغێکی باشەوە لە ڕووی بڵاوکردنەوەەوە و پاشان بەڕاستی ئەبێ ئەو دامەزراوەی فیلم فەند لە کوردستانە بێت دروست بکرێتتر ئەم سوال و سەدەقەیە بەڕاستی و ئەوانای تر کۆتایی پێبێنرێ کاتێک ئازان ئیشێکی جدی هەیە بێ سەپۆرت کرێ و بڕەپارێکی بۆ دەستنیشان کرێ و باقی هەموو ئەو وڵاتانە و لەگەڵیشە ئاوڕێکمان لێبن و لە سەر مەسەلەی تەوزیع ینی فیلمەکانمان لە ناو هەرێمی کوردستانان نەمرێ بتوانین بیبینە دەرەوەی وڵات و بە شێوازێک لە شێوازەکان بتوانێت خەڵکیش لە دەرەوە بتوانێت فیلمەکانمان ببینەیتر. من تەنها ئەوەم هەیە ئەوانی کە باسم کرد لەمانە بەڕاستی ئەکرێ هەر خاڵێکی ساعت 2 ساعت قسەی لەسەر بکەین، بەڵام بەهۆی ئەوەی کە خەڵکی ناتوانێت لێرە ئەو هەموو کاتە دانیشە جۆمان لێ بگرێت. هیوادارم توانی بێتە مەسەرەن ئینەکانی خۆم بگەێنم دای لە بردەکەمە گەرماندوو بێتم یان ئینترنێتەکەم باش نەبوو یان کارەبا ئەبڕە بەخوا هیچی خەتای من خەتای من نییە لە ژوورێکی وتێل هەرەوا بێ. پرسیار ئەمەیان کەوتم من پرسیارەکەم چونکەم پرسیارە چەندێکی زۆر گرنگە لەگەڵ بە بازارکردن. ئایا ئاگاداری ئەوە بین کە فیلمێکی ڕژ جددی بکەین بابەتەکەمان بەرهەمێک بێ خزمەت بە دۆزی میلەتەکەمان بکە و لە پێگەی شوناسی نەتەوەکەمان لا نەدات؟ ببرە دەنگەکە قەتعی کرد وڵای گوێم لێ نەبوو. مەبەستم ئەوەیە گەلێ جار بە بازارکردن تووشی کێشەمانەکات لامانەدا لە ڕێی ئەوەی کە هەوڵدەین فیلمەکانمان خزمەت بە دۆزی میلەتەکەمان بکات لە شوناسی میلەتەکەمان لا بدات، یعنی لە فیلمی جددی دەرچێت بچێتە قاڵبێکی کە ئایا تا چەند وریای ئەو چەمکە بین؟ وەڵام ئەبێ زۆر زۆر وریای ئەو چەمکە بین، ینی بەڕاستی کاتێککە تۆ فیلمێک دروستەکە ئەبێ وریای زۆر شتێک لەوانە بین، ینی هەموو تەرکیزی تەنها مەسەلەکەت هیوادارم بینەران و ئێوەش لەوە تێنەگەن کە ئێمە دانیشتبین لێرە کاتێککە باسی پیشەسازی و بە بازرگانیکردن و بە پیشەسازیکردنی فیلمەکەینەوە بێکە گیرفانەکانمانی پێ بڕکەن و بۆی ڕوونکردنەوە ماکە قەت ناتوانانی قازانجێکی گەورە بکەیت لەم زڵۆفەی کە ئێستا ئێمە و کوردستانی تایە. بەڵام من ئەگەر $100 ملیۆن لە فیلمێکا خەرج کرێ و پارەکەی نێتەوە بەڵام مەسجە کوردیەکە مەسجە نیشتیمانیەکە بگات من دوای ئەو مەسجیانەکەم یانی دوای پارەپیاکردنەوەکەی ناکەم و دوای بازرگانیەکەی ناکەم، چونکە بەڕاستی بەر لەوەی ئەرکمانەوە بێکە گیرفانەکانمان گەرمکەینەوە ئەرکمانەوەیە کە جوانی ببەخشینەوە لە ئاخیرەوە فیلم چیە لە ئاخیرەوە فیلمەوەی ژیان دروستەکەینەوە لە ئاخیرەوەیە پەیاممان هەیە جوانی ئەبەخشینەوە. تەنها ئەوەیە کە بتوانین هەمومان پێکەوە هەموو هونەرمەندان و فیلمسازان پشتگیری یەکتری بکەین
یەکترمان خۆش بێ زۆر ئەوەندەی کە ڕەخنە لە یەکتری ئەگرین و ئەوەندەی خەریکی شتی لاوەکین خەریکی مەسەلە ڕاست و ڕەوانەکە بین چۆن بتوانین برە و بە فیلم سازی بین ڕاستی. دەست خۆش کاک بەختیارگیان زۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت و هیلاکمان کردی. ئازیزان ئەوە بهێنە پێشچاوی خۆتان وەکو ڕووناخان وتی وەکو هەموومان نەزانین کردی فلیمسازی ناتوانێت چاوی لە دەستی دەسەڵات بێت. ئێمە کاک بەختیار داوای پشتیوانی دەسەڵات و بینەران و خەڵکی کرد، بەڵام خەڵک بینەران ئازیزان با ئەمە بکەین بە نەریت، ئێمە بچین سەیری فیلم بکەین، فیلمەکانمان لە هەر جەیەکە بوو بە پارەی پێ بدەین بۆی بیبینین. ئەگەر توانیمان فیلمەکەمان بینی لە ڕێیەکی قاچاغەوە با بتوانین دیارەک بۆ فیلم سازەکە بنێرین. ئەگەر $10 بێت، ئەگەر $5 بێت، سەیری ئەو بڕە پارەیە مەکەن کە تۆیدەن. ئەوەتانێ فەرم و فیلمی سفر نۆکات بەختیار باسی کرد $5 ملیۆن تێچووە. ئەو $5 ملیۆن بە چی کۆکرێتەوە؟ ئەگەر ئاوها بێت جارێکی کە ناتوانن فیلم بکەن، جارێ زەرەری کرد، جار زیێرەری کرد، ئیتر جارێکی کە هەر ناتوانێت بچێتەوە بەلاوە. اینجا وەکو دەسەڵات نایکات با ئێمە هێشتا ماوین، میلەت هێشتا ماوین. ئەو گلەیەش باواز لێ بێنین لە حزبەکانمان و کایەکتان لێ یەکەم کاتێککە سەیری فیلمەکەکەن فیلمەکە هەرچەندێ کاڵ و کرج بێت هەوڵدەن با بنیاتی بنین، با وایان لێ بکەین فیلمی جوانتر بکەن، نەیان شتێنینەوە ڕەخنەی ڕقیان لێ نەگرین. بەما ئێمە بین بە تاوانبار بەرامبەر بە ڕەوتەکە و ڕەوتەکە پەکەخەین. لە کۆتاییە دەستخۆشی بۆ کاک بەختیار و دەستخۆشی بۆ ئێوەی ئازیزانیش کە هەر هەمووتان بە کۆمنت و بۆ چوونەکانتان بەردەوامیتان داوە بە پێگەی فیلم سازان. زۆر زۆر سوپاس. دەستی هەموو لایە